پارادۆکس ڕەهەندە سیاسی و پۆزیتیڤ و نێگەتیڤەکان یان بۆ چوونە دژ بەیەکەکان دەخاتە بەرباس و تاوتویان دەکات. پارادۆکس گوێگرتنان لە دوو ئاڕاو بۆچوونی پێچەوانە کە هەر یەکیان بە پێی تێڕوانین و فکر و ئایدۆلۆژیا و بۆچوون لا دوو گۆشە و تێڕوانینی جیاوازەوە لێکدانەوە و تەحلیل و تەفسیر بۆ دۆسیە و فایل و بابەتە سیاسیەکانی کوردستان و عێراق و ناوچەکە و ئاڵ و گۆڕا گرنگ و خێراکان دەکات. پارادۆکس بەرنامەیەکە بۆ تێگەشتن لە هەر ڕوودا و بابەتێک بە تێڕوانینی ئازادانە و تەواو جیاواز. پارادۆکس بەرنامەیەکی هەفتانەی دەنگی گەلی کوردستانە ڕۆژان یەکشەمە کاتژمێر 11 خولەک ڕاستەخۆ پێشکەشتان دەکرێت. پارادۆکس. بیسەرانی خۆشەویستی رادیۆ گەلی کوردستان ئەم کاتەتان باش، من ئەنوەر حوسێنم هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێی پارادۆکس. بەرنامەی ئەم ڕۆمان تایبەتە بە قۆناغی پۆست ڕیفراندۆم و قۆناغی دوای 16 ئۆکتۆبەر و ئەو ڕووداوانەی کە لە هەرێمی کوردستان ڕوویاندا. ئێمە لە بەرنامەکانی پێشووتی ڕواینی هێزەکانی پارچەکانی تری کوردستانمان وەرگرت و لە بەرنامەی پارادۆکس لە بەرنامەی یەکەمدا هێزەکانی ڕۆژئاوا تاوتوی ئەو بارودۆخەیان کرد و لە بەرنامەی دووەمدا هێزەکانی ڕۆژهەڵات و لە بەرنامەی سێهەم هێزەکانی باکوور و ئەم ڕۆژ هێزەکانی باشووری کوردستان میوانداریەکەین بۆ قسەکردن لەسەر ئەو ڕووداوانەی کە دوای ڕیفراندۆم و دوای 16 ئۆکتۆبەر هەرێمی کوردستانی گرتوتەوە کێشە و گرفتەکانی نێوان هەرێم و بەغدا لەلایە کە تا ئێستا بەردەوامی و ئیدامەی هەیە و ئەو پاشەکشەیی کە حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی لە بواری سیاسی و دیبلۆماسی و لە بواری ئیداری لە بەرامبەر حکوومەتی عێراق و سەر لە نوێ هەوڵە میانگیریەکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ دانووسان و گفتوگۆیەکی تازە لەسەر پرسی تازە لەسەر ئەو ڕووداوانەی کە لە هەرێمی کوردستان و بەغدا ڕوویداوە بە جوگرافیای تازە بە تێڕوانین تازە و سەبارەت بە بارودۆخی سیاسی کوردستان بێگومان هێزە سیاسیەکان کەم و زۆر بەرپرسیارەتیان لەسەر شانە کە زۆرتر ئەو بەرپرسیارەتە هێزەکان بێگومانی خەنە سەر شانی یەکێتی و پارتی کە دەقیق و دروستە و لە هەمان کاتا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ مفاوەزاتانە بێچی بکە هێزە سیاسیەکان چۆن یاری دەدەبن و گرفتێک کە هەیە ئەوەیە کە چەندە گیرروگرفتی ناوچەیی و لەگەڵ عێراقمان هەیە بە هەمان شێوە گرفتی ناوخۆییمان هەیە بەهۆی نەبوونی ناتەبایی نێوان هێزە سیاسیەکان نەبوونی گوتارێکی نەتەوەیی و نیشتیمانی و پەخستنی پەرلەمان و نەگەڕانەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و لەلایەکەوە ئەوەی کە جێگای سەرنجە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لە دوای هەڵۆشانەوەی سەرۆکایەتی هەرێم و دوای لە کارخستنی بەڕێز بارزانی ئەوەی کە تا ئێستا دیارە ئەوەیە کە ئەوێ ئەو مۆدێلەی کە بۆ نمونە لە سعودیە دەستەبەری کردووە بە هاتنە پێشەوەی میر محەممەد سەلمان جێنشینی پاشای سعودیە و دامی ڕاستەوە خۆی حکوومەتی ئەمریکا و وڵاتانی ئەوروپا بۆی و ئەوەی کە لە ڕابردوودا ڕوویدا کوتەتاکەی شێخ حەمەد بەسەر باوچیە لە قەتەر و پشتیوانی تا ئێستای وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئەوروپا ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان پشتیوانی ئەمریکا و بە تایبەتی فەڕەنسا لە سەعەت حەریری لە لوبنان و ئەم مەسجەشی بە هەرێمی کوردستان ڕاگەیاندووە و لە دوایین نامەی تیلرسۆن و وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و سەردانەکانی ماکۆرگ بۆ لای هەرێکە لە بەڕێزان نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەت و بەڕێزان قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەت ئاماژەن بۆی کە ئەو مۆدێلەی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و یەکێتی ئەوروپا لە قەتەر و لە عەرەبستانی سعودی و لە لوبنان بەرجەستەی کردووە و پشتیوانی پێشەوەی جۆرێک لە مۆدێلی حکومڕانی نیە و گەنج کە دوور بێ لە مەسەلەی گەندەڵی ناشەفافی و کراوە و دیموکراسی پشگیریەکە بۆیە پێمان وایە ئەوە ڕەنگە سەرەتایەکی باش بێ هەرچەندە هێزە سیاسیەکان گلەی زۆریان لە ئەمریکا هەیە کە لە ڕابردوودا پشتی لە کورد و لە سیاسەتەکانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا شتێک نییە بە ناوی مۆڕاڵ ئەوەندەی کە پەیوەندی بە بەرژەوەندیەوە هەیە و سەرڕای ئەوەی کە خاڵێکی تری گرنگەوەیە کە کۆماری ئیسلامی ئێران دەخالەتی جدی هەیە لە عێراق و بەشێ لە هێزەکان نیگەرانن لەم بارەیە و بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و
پێیان وایە ئەوەی کە لە ڕابردوو ڕوویداوە دەخاڵەتی ئێران بۆ لە بەرامبەری شاهێزەکانی تر و بەتابەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە ڕابردوو نیانشاردوتەوە کە پارتی دیموکراتی کوردستان و پەیوەندیەکانی لەگەڵ تورکیا یەکێک بۆ لە موسیبەتەکانی کە بەسەر باشووری کوردستانە هاتووە وەلا بەرحاڵ ئەو بۆچوونانە کەم و زۆر چەندە ڕاستن ئێمە لێرە ئەمڕۆ لەم بەرنامەیە تاوتوێی بارودۆخی سیاسی کوردستانی عێراق باشووری کوردستانەکەین لە دوای ڕووداوەکانی ڕیفراندۆم و قۆناغی دوای 16 ئۆکتۆبەر بە میوانداری بەڕێزان کاک بەختیار کەریم ئەندامی مەکتەبی سیاسی و تەبێژی حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان بەڕێز هیوا ئەحمەد ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان بەڕێز سەلیم کۆیی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی لە کوردستان بەڕێز بەختیار مستەفا ئەندامی سەرکردایەتی حیزبی زەحمەتکێشانی کوردستان کاک بەختیاربا لە جەناب تۆ دەست پێ بکەم بەخێر بێ کاک سەلیم بەخێر بێ بۆ بەرنامەکەم زۆر سپاستانەکەم کاک بەختیار ئەگەر پێم بڵێ قۆناغی دوای ڕیفراندۆم و قۆناغی دوای 16 ئۆکتۆبەر لە باشووری کوردستان بەرەو چیە ڕوا و دەرەنجامی ئەو ڕووداوانە چی بوو؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە پێم وایە کە ئێمە لە قۆناغی پێش 25 ئۆکتۆبەر و ڕیفراندۆم و لە قۆناغی دواییدا دوو تێڕوانی جیاواز دوو مامەڵەی جیاواز دوو وەزعی جیاوازمان هەیە کە ئێمە پێش ڕیفراندۆم پێمان وابوو کە خەڵکی کوردستان ئەتوانێت مەسەلەی ڕیفراندۆم باتە سەر و خۆمان بە مسەیتەر ئەزانی و هاوکات خەڵکی کوردستان تا ڕادەیەکی باش پشتیوانی لە مەسەلەی ڕیفراندۆم کردووە ڕووداوەکانی دوای 16 ئۆکتۆبەریش سەلماندیان کە ئەو مەسەلەیە چەندە کە مەسەلەیەکی ئیرادەی نیشتیمانی بێت چەندە ئیرادەیەکی هاوڵاتیان و خەڵکی کوردستان بێ بۆ ئەوەی کە ئێمە وەکو خەڵکی کوردستان بگەین بە دروستکردنی کیان و دەوڵەت بەڵام دەستێوەردانی دەرەکی و دەستێوەردانی ئەقلیمی و ئەو گەلە کۆمەکەی کە لە وڵاتانی هەرێمایەتیەوە لە بەرامبەر خەڵکی کوردستان کرا هەروەها ئەو پشتێکردنەی کە لەلایەن ڕۆژئاواوە لەلایەن ئەمریکیەکان و ئەوروپیەکانەوە بەرامبەر بە مەسەلەی ڕیفراندۆم کرا ئەکرێ ینی ئاڵگۆڕ لە دید و بۆچوونەکانە بکرێ پشتەکان پێچەوانە بەوە و دوای ئەوەی کە لەسەر داخوازی بێ یاخود لەسەرەوەی کە کاتی کۆتایی پرسی سەرۆکاتی هەرێم کۆتایی پێ هاتوو کاک مەسعود چووە ئەولاوە ئێستا ئەمریکیەکان جەختیان کردەوە لەسەرەوەی کە داوا لە حیزبە سیاسەکانی باشووری کوردستان کرا کە پشتیوانی لە حکوومەتەکەی نێچیروان بارزانی قوباڵتاڵەوانی بکەن و بتوانرێت لە ڕێگەی گفتوگۆ و دیالۆگەوە لە چوارچەوەی دەستوری عێراقیە چارەسەری گرفتەکان بکرێت من لەلایەک پێم وایە کە حکوومەتی عێراقی بە درێژایی دروستبوونەوەی دەوڵەتی عێراق و ئەوەی کە لە سەرشانی کورد ئەوان چوونەوە بەغاوە ئەو دەوڵەتە پێکەنرا و کورد ڕەکیزێکی سەرەکی وە لە پێکەنانی ئەو دەوڵەتەوە ئەوانەی گیانوتە ئەو جێگایە بەڵام بەغدا هەرگیز ڕاستگۆ نەبووە لەگەڵ جێبەجێکردنی دەستوری عێراق و دانان یاخود جێبەجێکردنی بنەماکانی مافی خەڵکی کوردستان و ئەمانە هۆکاری سەرەکی بوون کە خەڵکی کوردستانی گەیان بە مەسەلەی ڕیفراندۆم. باشە دێمەوە لای جەنابەت کاک بەختیار جەنابی بەخێر بێ کاک هیوا ئەحمەد ئەم کاتت باش ئەگەر گوێ لە منە ویستم پرسیارەوە لە جەنابەت بکەم قۆناغی دوای ڕیفراندۆم و قۆناغی دوای 16 ئۆکتۆبەر لە هەرێمی کوردستان چیمان پێڵێ و ئەوەی کە ئەخوێندرێتەوە ئایا مایە ترسونی گەرانیە و زیاتر لەوەی کە لە دەستدانی خاک وەکو بازەکرێت لە 150 لە دەستدانی ناوچە جێناوکان و پاشەکشەی پرۆسەی سیاسی و فشاری زۆری حکوومەتی عێراق ئێمە لە بەردەم مەترسی جددیان یان نەخێر هێزە سیاسیەکان پێویستیان بەوەیە سەر لە نوێ پیاچوونەوە بۆ دوو قۆناغەیە بکەن و دانووسان لەگەڵ حکوومەتی عێراقیە بکەن و پێ دوایە ئێمە بە دەرەنجام هەرێمی کوردستان بەرەو چ ئاڕاستەیەک و بەرەو چارە نووسێگەڕوە. ئەم کاتتان باش زۆر سپاس بۆ میوانەکانی شرکت من پێم وایە تا ئێستاش هەڕەشە لەسەر ئاسایشی نەتەوەی گەلی کوردستان هەیە ئەو گیانەی کە ئەمڕۆ هەمانە لە هەرێمی کوردستان لە چوارچێوەی قەوارەی هەرێمی کوردستاندا خۆی دەبینێتەوە ئێمە هەنگاوی گەورەمان بڕی بە ئەنجامدانی ڕیفراندۆم هەر بۆیەشە دەوڵەتانی دەوروبەر و دەوڵەتانی زلهێز لەسەر ئەنجامدانی ڕیفراندۆم ئەوەندە نیگەران بوون
و وڵاتانی هەرێمایەتی لەسەر ئاستی لووتکە سەرۆکایەتی کۆمارەکانیان چەند جارێک کۆبوونەوە و سەرۆکی ئەرکانی وڵاتەکانیان کۆبوونەوە نەخشەیان دانا بۆ چەڵکردنەوەی ئەنجامدانی ڕیفراندۆم بارحاڵ ئێمە ڕیفراندۆمی خۆمان کرد و لە سەدا 90 زیاتری خەڵکی کوردستان بە ناوچەدا بڕاوەکانیشەوە دەنجیان بە بەڵێ بۆ سەربەخۆیی خاچی کوردستاندا یان کوردستاندا ئەمە بوو بە وەسیەتی مێژوویی زۆر گەورە و ئەو شوێنانە لەسەر هەرێمی کوردستان یا لەسەر کوردستان تاپۆکران کە شوێنی کێشە لەسەرەکان بوون بە مادەی 140 لە دەستوری عراقیدا ڕێگەچارەی بۆ دانراوە ئێمە ئەو شوێنانەمان لێ داگیرکرایەوە بەڵام تاپۆیەکەی لەناو هەرێمی کوردستاندایە و هیچ هێزێک ناتوانێت ئەو ئەنجامدانی ڕیفراندۆم ئیلغا بکاتەوە هەڵی بوەشێنێتەوە مەگەر بە ڕیفراندۆمێکی تر ئەویش احتیمالی ئەوە هەیە بە ڕیفراندۆمێکی تر لە 100% خەڵکی کوردستان دەنگدا بڵێ لە ڕقی ئەو هەم ئەو خیانەتەی کە کرا و هەمیش ئەو زوڵم و زۆرەی کە حەشدی شعبی ئەوانی تر کردیان لە بەرامبەر خەڵکی کوردستان و دەستیان نەپاراست و ناپارێزن ئێستاش لە هیچ شتێکی کوردستان ئێستا خوێنەوەکە چۆنە ئێستا دەبێت ئێمە دەست لەسەر برینەکاندا بنین و جارێکی کە پێدا چوونەوە بکەین بە پەیوەندەکانی خۆمان وەکو ناوخۆی کوردستان ئەوەی کە گرنگە هەڕەشە نیە تەنها لەسەر حزبێک 2 هەڕەشەیە لەسەر هەموو خەڵکی کوردستان و دوای 16 ئۆکتۆبەریش ئەمە معلوم و ئەو ڕاستیە هەر ئەو خەڵکانەی کە دەستی حەشدی شعبیە و ئانای ڕێکشا ئێستا خۆیان ڕەنگە لەو پەڕی معاناتدا بنیان بەشێکی تر بێڵم چونکە ئەوە گشتگیر نییە ئەوەی کە من باسی دەکەم نسبیە لە ناو شوێنێک ڕوویداوە بەڵام بە هەر حاڵ ئێستا ئەوەی کە زەرەدمەندە هەموو خەڵکی کوردستانە ئەوان ناڵێن ئەو بارەگە ئەمە هیپارکە ئەوە ئیشوعە ئێستا لە ئەو شوێنانەی کە لە 16 ئۆکتۆبەرەوە داگیرکران پۆلیسی فیدرالی بارگای مقاراتەکان حرەسیاتی لێ دەگرێ و هەر حرەسیان نابێت لە ماوەدانێکی زیاتری تێبێ لە سێکی شەک زیاتر ئەنجا مەبەستم ئەوەیە ئەوە دەبێت بکەوێتە ناو خانەیە کە دوایی لێکۆڵینەوەی لەسەر بکرێت و ئەمانەی کە مسببین لەسەر مۆزعا دادگایی بکرێن ئەوەی جا بە حەشد شعبیتەوە بە شتی تری ناوخۆیتەوە بە هەموویەوە مەلەفێک دروست بکرێت لەسەر ئەو بابەتە ئەوەی دیکە پێدا چوونەوەیەکی زۆر ضروری هەیە لەسەر ئاستی پەیوەندەکانی نێوان حیزبەکان ئێمە لەژێر هەڕەشەداین وەکو هەموو حیزبە سیاسیەکانی کوردستان وەکو هەموو خەڵکی کوردستان لەژێر هەڕەشەی شەڕی گەورەی بەتراژیدیا کە هەڕەشەمان لێ دەکرێت تا ئەو لەحزەیەش تا ئێستا زمانی دیپلۆماسیەت لای داگیرکەران نەیخواردۆ نایخوارد هەڕەشەی ژیان و نانمان لەسەرە هەموو ئەو هەڕەشانمان لەسەرە پێویست دەکات جارێکیکە هێزە سیاسیەکان هەمومان بەیەکەوە دابنیشین بەرنامەیەکی استراتیجی و گرنگی هاوبەشمان هەبێ بۆ ڕوبەڕوو باش کاکی وا دوایی دەگەڕێمەوە لای جەناب زۆر سپاس بەڕێت کاک سەلیم کۆی ئەم کاتت باش پرسیارەکەوەیە کە کاکی وا پێی وایە هەرێمی کوردستان لەژێر هەڕەشۆمەترسی وڵاتانی چ عێراق چ حەشدی شعبی چ وڵاتانی ناوچەیدایە پێشم وایە بەرپرسیارەتەکە بەشێکیشی بەر ئێوەکەوێ هەرچەندە کە ئێوە پێتان وایە لە ڕابردوو لە پەرلەمان داخراوە و ئێوە اعتراض و ناڕزایەتی زۆرتان هەبووە قسەکەوەیە بەشێکی گلەیەکان لە هێز لە کۆی هێزە سیاسیەکانەکە کۆمەڵی ئیسلامیش ئەو بەرپرسیارەتی بەرەکەوێکە لە ڕابردوو ئەوەی کە لە قۆناغی پۆست ریفراندۆم و 16 ئۆکتۆبەر ڕوویداوە ئەوە دەرەنجامی ئەو ململانیانەی بۆ کەلناو هێزە سیاسیەکانە هەبووە نەبوونی گوتارێکی یەکگرتوو بۆ نەبوو هەزنەکردن بۆ بەرپرسیارانە و تەنانەت ئەو هێزانەی کە بەرپرسیارەتی ریفراندۆمیان کەوتە سەرشان کە گوێیان لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و یەکێتی ئەوروپا و دۆستەکانیان نەگر بە ئەمانشی وەڵەن کۆمەڵی ئیسلامیش لە دوا لەحزەیە
سەرنجزەی خۆیان بڕیاریدا کە بەشداری ئەو ڕیفراندۆم بکەوە بە هەمان شێوە بەرپرسیارەتی لەسەر شانە. ئێوە پێتان وایە هۆکارەکان ڕیفراندۆم بوو ئەوی کە ئێستا ڕوویداوە یان گەلە کۆمەکیەکی ناوچەیی عێراقی بە چرای سەوزی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بوو؟ بەڵێ خۆی گەورە باس بۆ ئێوەش زۆر سپاس بۆ برادران بەشداربوون و بەرنامەیە. وەڵا بە تاکید دیارە ئێمە ڕەخنەی زۆرمان هەبوو لە ڕابردووە پێشمان وا بووە بەبێ ڕیفراندۆم و پێش ڕیفراندۆم وەفی هەرێمی کوردستان ئەوها ناپێتە سەرێ بۆ حاڵی کە هەبووە کە گلەی خەڵکی هەرێمی کوردستان لە خودی ئەو دەسەڵاتەوە دەسەڵاتش ئێستا بەدەردەکەوەکو دوای ڕیفراندۆم و فشارانی کەوتە سەری کە وەزعی هەرێمی کوردستان ناوخۆی چۆنە و یەکێ لە گرفتە هەرە گەورەکان ئەوەیە ئەم دەسەڵاتێکی سیاسی نیە پێشبینیکە بۆ واقعەکەی کە پێش خۆی چۆن هەنگاو بنێ لەسەر ئاساسێک هەنگاو دەنێ و ئێمە هەموو دەستەکانی لە ڕابردوو بە هەموو ئەو خراپی و گەندەری ئەوە لە قیمەیەک بووین لە ئاسێک بوون لەسەر ئاسی نێودەوڵەتی تعاملی ئێمە لەسەر وڵاتان و لێرەش حسابێکی وا دەکرا کە کەسنی لێرە دەست بۆ ئەم هەرێمی کوردستانە بەرێن لە دوای ئەوەی کە ئەم حەفدە حیزبە بڕیاریاندا کە ڕیفراندۆم بکەن و هەموو وڵاتان هاتنە سەر خەت وڵاتانی جیران هاتنە سەر خەت زۆر داوایان کرد کە ناواقعیە و وەستی ئێرە بە هەموو ئەو شێوانە قبوڵ ناکە دیارە ئەوە گوێی لێ نەگیرە هەموو وڵاتانی دۆست بوون ئێستا بوونە دوژمن و بوونە مەترسی لە سەرمان بووە دی بوو پێشتر دۆست بوو لەبەرەوە ئەم حالەتەی ئێمە ناواقعی خۆمان دەگەێنێ بە دوو ڕوو یەکەم ئێمە بەشداری لە حکومەتی عێراقی لە دەستوری حکومەتی عێراقی لە نووسینەوە و لە وەزارەت و لە پەرلەمان و لە هەمووانە بەشداری هەرێمێکمانە بۆ هەرێمە لە سنوورەکەی گەی بۆ زەی جاران دەبووە ئێمە ئیدارەی ئەو هەرێمە بکەین نەک تووشی جێسەرێکی بکەین کە هەموو وڵاتان لەگەڵی بێتە سەرخەت کەی تورکیا و ئێران و عێراق بۆتنەیەک لەگەڵ هاوپەیمانان کە متفق بن لەسەر چییە لەسەر ئەم قەزیەی کە ئێمە دروشمێکمان بەرز کردەوە کە هیچ یەک لە وڵاتانە نوێنەرەکانیان داهات دێبوو نازانین بۆ کارەکەی چییە بۆ کوردوا دەکات بۆ دەسەڵاتی کوردی بە تایبەتی پارتیەکێتی ئاوا دەکەن نازانین وەکە نێمانش لەبیر ئەوە دەگەڕان دەبێت بێت شتێکە بێت لە بنەوە ئەمان لی نەزانن یان ئاگان لێ نەبێ تەمان دوای گیراسێک زۆر بۆیان دەرکەوتکەنە خێرین شتێکی وانە ئەمە وەکو بڕیارێکی خۆیانە دەیدەن و وەزعی هەرێمی کوردستان بەوەگەی ئێستا لە ئێستادا ئێمە ناکرێت دەست چەوری خۆمان بە وڵاتان و بە دوژمن و داژیرکەر و هەموو ئەوانەی کە دۆستمان بوو ئێستا ببنە دوژمن و خۆمان بە دوژمنی هەموو خەڵک بزانین دەبێ واقعیانە تعامل بکەین لە ئێستادا چۆن تعامل دەکەین هەنگاو چێم دەنین بۆ داهاتوو ئەوەی کە لە پێشبانم پێم وایە ئەوەی هەرێمی کوردستان کە ئێستا بەدەستمانەوە سنووری هەرێمی کوردستانی پێش 2003 ئێمە چۆن ئیدارەی دەبین لێرە یعنی ئێمە گەر بەیانی وەفدێک بەڕێکین بۆ گفتوگۆ چۆنی بەڕێ دەکەی و داوای چ دەکەی وەزعی ناو خۆمان چۆنە خۆ ئێستا ناو خۆی هەرێمی کوردستان و سەردەمی شکستەکان و هەفتەکان نیە کەساگای لێ نەبێت هەموو کەس بزانێ وەزعی ناوخۆ و کێشەی ناوخۆ چۆنە ئەمە بەشێکە پەیوەندی بە خودی خۆمان و ئەو حیزبانی بە تایبەتی یەکێتی و پارتیەوە هەیە بەشێکی پەیوەندی لەگەڵ عێراقا هەیە ئێمە چۆن بتوانین ئەو بارە ڕاستکەینەوە کە ئێستا تووشێ و شکستە گەورەیە بووین و عێراقیش دەزانێت بەهۆی هێز وامان لێ هاتووە و هاوپەیمانان پشتیوانی ئەو هێز و فشاریان کردووە ئێمە چۆن بتوانین ئەو هەنگاوانە بنینەوە پێم وایە بەشێکی پەیوەندی بە یەک ڕێزی ناوخۆ یەک ڕێزی ناوخۆ وەڵای بە قەنەعەتی خۆم لە پەرلەمانەوە تا حکومەت و تا خوارێ پێویستی و بە مودەیەکی زەمەنی 3 مانگ زیاتر نەبێ ئەو پەرلەمانە کارا بکرێتەوە بە هەموو هێز و دەسەڵاتەکانیەوە لە بەرنامەی ناوخۆی خۆیەوە لە خودی پەرلەمانتارەکانەوە لە داهاتیان و سەرفیاتیانەوە لە هەموو ئەو ملک و سامانەی کە خەڵک بەناحەق کردووە و داگیر کراوە لە هەموو ئەو هێزانەی کە بۆ شخصەکان دروست کراوە هەموو ئەوانە چاک بکە و ناخۆی چاک بکە ئەم دەبرە بەخدا من ئامادەم دڵی خەڵک خۆش دەبێت ئەگەر هەر چۆنێک بێ ینی بە فەقیریش بێ سوودانیش بژێن بەڵامی وەک یەک دەشتین هەتا ئێستا هەرێمی کوردستان هەموو ئەو قەیرانانەی ڕووی تێکردووە ڕووی لە یەک بەرپرس نەکردووە ڕووی لە یەک هێزی تایبەت نەکردووە ڕووی لە یەک ڤێلا و باخی ئەم خەڵکە نەکردووە ئێمە چۆن دەتوانین یەک ڕێزی بپارێزی ئەمە یەک دووەم ئێمە گەر ئەوە توانیمان مردن و ژیانمان بەیەکەوە بوو وەک یەک بوو عەدالەتی تیا بوو من پێم وایە هیچ کەسێ ناتوانێت دەستمان بۆ بەرێ هاوپەیمانانش لە ئێستادا پشتیوانی کورد دەکەن بەڵام بەو مەرجە بە مەرجی چاکسازی و ڕێخستن لەسەر ئیدارەیە دەبێت دەچێت سعودیەت چادەکە ئەوانش لە گەندەری تێوە گلاون 50 ساڵە دەسەڵاتیان خۆرەخ کردو هەرێمی کوردستان دەڵێکا کە ئەم دوو پیاوە بۆ ماوەی 6 مانگ بتوانن چاکسازی بکەن
كاغنيتير وكاقوبات يعني بو باسي خرج كناكا ناكري امريكا همو دار تاكيد لفرو كاتو كاكا والله يبو عيبه لهريمي كردستان لو ناوسي لكهرباء نغازي نموتي خلق واخرشي سوابو لعيني لصلاتي امدو هيسوا إذا أجر وازنا نساق سالجم كان أجر ساق سالجم كان فينا كري كاك بوازي نبين خو نكري يعني هالأواب جاري ودانشين باشا كاك سليم كوي كاك سليم كوي ببور دعاء كاك سليم دعاء أجر مولا جنابت بيقومانا ويكا مەزرعەکان لە شوێنی خۆیەتی و وەزی خەڵک چاک نەبوو بەرپرسەکان زەرریان نەکردو بێگومان ڕەنگە جەنابیش تەیدم کە ئەو بەر جەنابی مامۆستا عەلی باپیر و ڕەنگە جەنابیش دۆکو بەرپرسی کۆمەڵی ئیسلامی هێزە سیاسیەکانی تریژەکەیەوە حاصل بێگومان ڕخنەکانی جەنابت بەشێکی زۆری دروستە دوای کاک سەلیم دوایە گەڕێم وڵات کاک بەختیار ئەم کاتت باش بەخێر بێت تۆزە دوا کەوتی کاک بەختیار کەریم ئەندامی مەکتەبی سیاسی و تێبێژی حیزبی سۆسیالیست کاک بەختیار بەرنامەکەمان لەسەر قۆناغی دوای ڕفراندۆم و قۆناغی دوای 16 ئۆکتۆبەر گوێ لە بەشێک لەو برادرانە بوو کە کاک سەلیم ژووتی کە کاکەکە چاکسازیتان پێ ناکرێ وازی لێ بێنن یعنی بەڵام قسەکەی ئەوە بوو کە قسەیەکی بەناوبانکە لە ڕەخنەگرتن بەبێ ئەڵتەرناتیڤ ناتوانێت ئاکامێکی جدیە بێ بەڵام پێم وابێ ئەڵتەرناتیڤەکە یا من جۆم لێ نەبوو یا فریان نەکەوتی وادارم جوازار ئەڵتەرناتیڤە بەڵام بە تەسەوری تۆ گەر ئەمانە پیان ناکرێ بەجێ بێڵن ئەم قسەیە نیوەی قسەکەیە کۆتاییەکەی چیانی ئەی چێ جێبەجێکە ئەی باشە خۆستا ئەگەر جەنابت بێ پێم بڵێ ئەم حکوومەتە خراپەوە وابووە خۆ حیزبی سۆسیالیستیش و جەنابی کاک هەمەش بەشدار بوون لە تاییدکردنی ڕفراندۆم و لە مەسەلەی سەربەخۆیی و لە هەموو ڕووداوانی کە لە هەرێمی کوردستان ڕوویداوە بەقەدەر حەزمی حیزبیەکەی ئێوە بەرپرسیارەتیدا نەکەوێت دەستەشان ئەوە بۆ کۆمەڵی ئیسلامیش ڕاستە بۆ حیزبی زەحمەتشان و بێگومانیش من لە پێشەوی بەرنامەکەشا وتم زۆرتری بەرپرسیارەتەکە لە ئاستۆی یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستانە بەڵام قسەکەوەیە ئێستا چاکسازی چۆن بکرێ و هەرێمی کوردستان چۆن خۆی لەگەڵ ئەم هەلومەرجە تازەیە عێراقیە ناوچەییە بگونجێنێ ئەوەی کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکاش وەکو کاک سەلیم ژووتی چانسێکی داوە بە بەڕێزان قوڵات تاڵیبانی نێچیروان بارزانی 6 مانگ ساڵێکی دەبێت بتوان چاکسازی بکەن و بێگومانە قسەیەش ڕاستە گرفتی سەرەکی کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و یەکێتی ئەوروپا ژێمزانم زۆر ڕەخنیان لە حکومەتی هەرێمی کوردستان گرتووە ئەوانە بۆ یەکەم مەسەلەی نائەدالەتی و گەندەڵی مەسەلەی دەستا و دەستنەکردنی دەسەڵات بە تایبەتی لەلایەن سەرۆکی هەرێم و هێزە سیاسیەکانەوە و مەسەلەی پەخستنی پەرلەمان ئەوان ئەو مەسەلانەیان بە نەزەر ئەتیبار وەرگرتووە پێ دووا بوو ئەو هۆکارەکانی قۆناغی ڕفراندۆم و دوای 16 ئۆکتۆبەر بوو یان پێ دووا بوو هۆکاری تریشی هەبووە دیارە ئەگەر بتەوێ ڕاڤە بۆ پرۆسە سیاسەکەی لە هەرێمی کوردستانە بێ بگەڕێتەوە بۆ هەردوو ڕەهاندی پێش ڕیفراندۆم و دوای ڕیفراندۆم دیارە ئێمە پێمان وایە لە پێش ڕیفراندۆمە هێزە سیاسەکان ڕاستە لە ڕووی سیاسی و ناکۆک بوون پەرلەمان داخرا بوو پرۆسی سیاسی بە شێوەیەک لە شێوەکان پەچی کەوت بوو خەڵک تووشی قەیرانێکی دارایی و ئابووری بوو گرفتی موچە و نەبوونی خزمە گوزاری و دەرئەنجامی ئەو پێنج حیزبێکە لە دەسەڵات بوون نەیانتوانی وەکو پێویست پرۆسە سیاسەکە لە هەرێمی کوردستانە بەڕێن پێشەوە بەڵام لە هەمان کاتدا سازدانی پرۆسی ڕیفراندۆم من پێم وایە توانیتی بە شێوەیەک لە شێوەکان سەرجەم هێزە سیاسەکان لە هەرێمی کوردستان یەخاتەوە بەوانەی کە دەنگیشانە بە پرۆسی ڕیفراندۆم بۆ دەنگیشانە بە پرۆسی ڕیفراندۆمەکە لەبەر من پێم وایە پرۆسەکە خۆی وەکو پرۆسەیەکی گرنگ بوو لەبەرەوەی تۆ توانیتی کۆی گشتگیری کورد لە پرۆسیەکە خاتەوە کە نای پرۆسی ڕیفراندۆم و بە داوای سەربەخۆیی بکەن و ئەو ناوچانەی کە پێشتر بەشێکی دانەبڕای هەرێمی کوردستانە فرۆ سەر هەرێمی کوردستان دیارە من پێم وایە لە دەرەنجامێکی زۆر واقعیانە زۆر باشی هەبوو بەڵام لە دوای 16 ئۆکتۆبەر و ئەو گۆڕانکاریە سیاسە و گۆڕانی هاوکێشە سیاسەکان لە هەرێمی کوردستانە هاتارەوە من پێم وایە زیاتر پێویستی بەشێکردنەوە دیارە یەکێک لەو گرفتانەی کە 16 ئۆکتۆبەری هێنا ئاراوە نەبوونی یەکگوتاری هێز و لایەنە سیاسیەکان و بەقەنەعاتی من ینی پێشتر وەکو ئامادەسازی نەکرابوو بۆ ئەوەی کە بتوانن هەموو لایەنە سیاسەکان لەسەر کۆی کێشە سیاسەکان کۆبنەوە کۆی گرفتە سیاسەکان کۆبنەوە دەرەنجام و ڕەهەندی باش دروستکەن بۆی کە بتوان لە هەرێمی کوردستانە ئێمە بتوانین ئەو پرۆسە سیاسەت تەندروستی کە لە هەرێمی کوردستانە پیادەکرێت وەکو پێویست نەتوانراوەکە لە هەمان کاژە هەلە سەرای دامەزانی ئەم کابینەی کاگنێکی مەرزانەی پێنج حیزبی بەشداری لە دروستکردنی حکوومەتەکەی کاگنێکی بەرزانیا کردووە وەکو پێویست ئەتوانم بڵێم بەدیلیان پێنەوە بۆ کێشەکان دیارە خۆم قەیرانەی کێسا لە هەرێمی کوردستانە قەیرانێکی تازە نیە دەرئەنجامی کۆمەڵێک قەیرانی ترە کە پێشووتر لە کابینە جیاجەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە بەجێمەوە خۆشمانە بینێ و پرۆسە سیاسەکە لە هەرێمی کوردستانە چۆن بەڕێوەچوە هەل لە دامەزراندی خەڵکەوە هەل لە شێوازی بەڕێوەچوونی دەستگا و دامەزراندی
دامەزراوەکانی حکوومەت هێرێمی کوردستانەوە گرفتی پێشمەرگە گرفتی هێزەکانی ناوخۆ زۆر گرفتیکە کە ڕوبەڕووی هەڵاتیان بووە ینی ئەمان کۆمەڵی دەرەنجامن کە لە کابینەکانی پێشووترا نەتوانان چارەسەرکراوە ئێستاش بەسەر ئەو پێنج حیزبێ دەسەڵاتە بە قەناعەتی من تێپەڕی بە چونکەوان بەرپرسی یەکەم لە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستانە لەبەرەوەی هەتا ئێستا بوانەی کە معارەزەشن لە حکوومەتی هەرێمی کوردستانە ماونێتەوە ڕاستە وەکو پێشنیاریان هەیە ئەلتەرناتیفیان هەیە داواکاری و پاکێجیانە بەڵام وەکو ئەمری واقعی نەیانتوانیوە ئەو پاکێجانی کە خوانیان لە چوارچەوەی ڕێخستنەوەی حکوومەتە چاکسازی لە دەستگا و دامەزراوەکانی حکوومەتە شێوازی بەڕێوەچوونی هەرێمی کوردستانەیە نەیانتوانێت پێی جێبەجێکەن دیارە زیاتر ئەوەی کە من دایمە ڕخنەم لەسەر ئەوانەی کە لە دەسەڵاتانەوە حیزبانی کە بەرپرسن وەکو دایم خۆشیان باسێکن کە ئێمە یەتە سەر مەسەلە گفتوگۆ و ئاڕاکان ئەڵێمە بەرپرسین لە حکوومەت هەرێمی کوردستانە وەکو پێویست پرۆژیان نەبوو وەکو پێویست چاکسازیان نەکرۆ پێویست ئەو پرۆژانەی کەیانە بە دوچوونیان بۆ نەکرێت من بۆیە پێم ئەم دەرئەنجامانە پێویستی بە زیاتر لێپێچینەوە و دیراسی ورد و ئەوانە زیاترەیە. هەرێمی کوردستان ێستاش لە دوای ئەو گۆڕانکانەی کە هەڵکێشە سیاسەی کە لە ناوچەکەدا ئاراوە لە ئاسی نێودەوڵەتیە ڕاستە لە دوای 16 ئۆکتۆبرەوە تۆزێک هەلومەرجەکە وەکو پەیوەندیەکان و وەکو ئاسی شێوازی ڕێخستنەوەی پەیوەندەکان لە مەساحەی کوونە بەڵام ئێستا لە چەند ڕۆژی ڕابردوودا تەلەفۆنەکەی تلێرسن و هاتنی ماگۆر بۆ هەرێمی کوردستان و کۆبنەوە لەگەڵ نێچیروان بارزانی و هەنێ لایانی سیاسی کوردستان و پشگیریکردنی بۆ حیزبەکانی هەرێمی کوردستان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەمانە کۆمەڵی ڕەهەندی گرنگن کە ئێمە توانین لە دوای ئەو گۆڕانکاریەوە کێشە سیاسانەی کە لە هەرێمی کوردستان هاتووەتە ئاراوە سەر لە نوێ بنیادنانی خۆمان لێنەوە لە ڕووی پەیوەندیەکانمانە لە شێوازی گفتوگۆمانە لە چالاکردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستانە لە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستانە لە زۆر ڕەهەندی تر کە ئێمە توانین وەکو لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان ئەو بتمانەی کە پێشتر هەمان بووە بتوانین بیگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان. کاک بەختیار زۆر سپاس بیسەرانی خۆشەویستی رادیۆ گەلی کوردستان بەردەوامین لەسەر بەرنامەی پارادۆکس تایبەتە بە تێڕوانینی هێزەکانی باشووری کوردستان سەبارەت بە قۆناغی پۆست ڕیفراندۆم و قۆناغی پۆست 16 ئۆکتۆبر یا دوای 16 ئۆکتۆبر ئەوەی کە لە هەرێمی کوردستان ڕوویدا و ئێستا پێویستە هێزە سیاسیەکان و حکوومەتی هەرێمی کوردستان چی بکە وەکو لە بەرنامەکانی پێشووتم تێڕوانینی هێزەکانی پارچەکانی تر باشووری ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژاوای کوردستان و باکووری کوردستانم لە بەرنامەکانی پێشوو وەرگرت ئەم بەرنامەیە تایبەتە بە تێڕوانین و بۆچوونی هێزە سیاسیەکانی باشووری کوردستان. من ئەنوەر حسێنم بەردەوام لەسەر پێشکردنی بەرنامەکە بە میوانداری بەڕێزان کاکیوا ئەحمەد ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان بەڕێز سەلیم کۆیی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەڕێز بەختیار مستەفا ئەندامی سەرکردایەتی حیزب زەحمەت کێشانی کوردستان بەڕێز بەختیار کەریم ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان و وتەبێژی حزب. کاک بەختیار بێمەوە لای جەنابەت نووسەرێکی ئێرانی بە ناوی عەباسی عەبدی ڕایگەیاندووە ئەمڕۆ ئەڵێ بە ڕیفراندۆم و ئاکامەکانی وڵاتانی ناوچەکە توانیان کارتی پرۆژەی سەربەخۆیی کورد بسووتێنن. پێدوای ئەو بۆ چوونە تا چەند دروستە و لە ئیزافەی ئەوش بۆ پرسیارەکە بکەم ینی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و بەشێکی زۆر لە یەکێتی ئەوروپا و تەنانەت تورکیا و ئێرانیش زۆر ئامۆژگاری هەرێمی کوردستان و خودی بەڕێز بارزانیان کرد کە ڕیفراندۆم لانی کەم بۆ ساڵێک دواب بکەوێ ینی بۆچی بەڵام ئەو کاتێ ئێمە گوێبیستیەوە بووین لەلایەن زۆر سەرکردەی سیاسیەوە کە کاکە دەوڵەتی سەربەخۆ ڕاگەیەنین 50 دەوڵەت 30 دەوڵەت پشتیوانیمانەکەن بەڵام ئاکامەکەی بوو بۆی کە بینیمان نەک نەمانتوانی سەربەخۆی کوردستان ڕابگەێنین نەک نەمانتوانی ڕیفراندۆم بەداخەوە سەربەخۆ بکەین بەشێکی زۆری خاکی کوردستانیشمان لە دەستدا و تەنانەت پاشەکشێکی سیاسی زۆرمان کرد و تووشی قەیران و ئاریشەی زۆر بووین لەو بارەیەوە بۆ چوونی جەنابەت چێ. بەڵێ دەستان خۆشە من بێگومان ئێستاشی لەگەڵا بێ کە پێم وایە خەڵکی کوردستان مافی خۆی بۆ کە ڕیفراندۆمی کردووە من پێم وتی کە بەغدا لە خۆتزیینەوە لە دەستوری عراقی و پێشم وایە هیچ کاتێک ئێستاشی لەگەڵا بێ کە هەموو سیاسیەکانی بەغابازەوەکەن کە بگەڕنەوە بۆ پرۆسەی دەستوری عراق و بۆ ینی حیوارکردن و گفتوگۆکردن لەسەر پرۆسەی دەستوری عراق بەڵام ئەوان هیچ کاتێک ئەو بابەتانێک کە پەیوەستە بە هێزی پێشمەرگەوە بە جێبەجێکردنی مادەی 140ەوە قەت جێبەجێ ناکەن ئەگەر 100 ساڵی کەس ژێمە شەڕی لەسەر بکەین ئەمە دیدی بەغدا بووە و هیچ ڕێگایەکی بۆ خەڵکی کوردستان نەهێشتەوە کە لە 2014ەوە موچە و قوتی خەڵکی کوردستانی بڕی تەنانەت ئێستاشی لەگەڵا بێ کە خەڵکی کوردستانیان حکوومەتی هەرێمی کوردستان لێ ئێمە هەموو نەوتی هەرێمی کوردستان دێ نەک 550 بەرمیلەکەی کە خەڵکی تر باسی لێوە کرد ئەوان ئامادەنین موچە بدەن دواتر وەکو ئیستیهزاکردنی بە خەڵکی کوردستان
30 میلیۆن لیتر نەوتی سپین بە خەڵکی کوردستان لە کاتێکا لەوانێ محافظەی چووک و دووەک پێویستی بە 6 میلیۆن بەرمیل بێت بۆ یان بابن 6 میلیۆن لیتر بێت بۆ ئەوێ هەروە پێم وایە کە حکوومەتی عراقی وەکو سەرکەوتوێکی جەنگ ئەوە تا ئەبینین چۆن فشار لە پەرلەمانتارانی کوردەکە لە بەغا بیاندەن بە دادگا چۆن فشاریان کرد لە سەرۆکی عراق کاک فواد معسووم هەوڵی ئەوان بۆی فلیچکردنی هەموو ئەو شوێنانە کە پێویستە بە ئابووری کوردستانەوە مەتارەکانیان داخست هەموو سنوورەکان بگرن بۆ دەست بەسەر هەموو شتانە بگرن کە یەک تۆس ئیدارێکی سربەخۆدا بە هەرێمی کوردستان دواتر قسەم لەسەرەوەی کە فعلەن و ئێرانەکان ناشاردەوە ئێرانەکان کاتی خۆشی دوای 16 ئۆکتۆبەر وتیان ئێمە نەوتی کەرکووکمان لەژێر دەستی دوژنەکانمان دەرهێنا ئێمە خەونی کوردمان بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی بۆ 100 ساڵیکە لەبەر بردووە دوامان خست هەروەها تورکیا وتی ڕیفراندۆم بۆ دابشکردنی دەوڵەتی تورکیا و بەرژەوەندەکانی تورکیا و عێراقیەکانیش هەمومان بینیمان هەموو هێزە سیاسەکانی عێراق لە پێشەوان و ڕیفراندۆم ناکرێت و چی ناکرێت دواتر چۆن کەوتنە سەرەوەی کە بە هەمووان هەوڵبەن نەکرێ و خودیەوەی کە هەوڵبەن نەکرێ معنایەکی گەیان کە ئەمە بۆ خۆی شتێکی دەستکەوتێکی باشە لەوانەیە ئێمە لە ڕووی زۆر لە دەستدانی زەویزارەوە زەرمان کرد لە دەستدانی هەندێک هەیبەتی نیشتیمانی و هێزی پێشمەرگەوە زەرمان کرد بەڵام ڕیفراندۆم وەکو خاڵێکی گەشت لە مێژووی پرشنگداری گەلی کووردا ئەمێنێتەوە کرێ هەر لەحزەیە خەڵکی کوردستان بەکاری بێنێت و ئیشی لەسەرکە منە گەڕێمەوە بەوەی کە ببوورەکە بخ ئیشی چی لەسەرکە هەندێک لە سەرچاوەکان بازەوە کەن ڕەنگە ڕیفراندۆم هەر بە ڕسمی هەڵۆشێنرێتەوە و دوجار ئێمە پرسی ڕیفراندۆممان بەڕاستی دۆڕاند بەڵام ئێمە قسەکەمان لەسەر قۆناغی دوای پۆز ڕیفراندۆم چۆن بتوانین ئیسفادە بکەین سود لەوەرگین یەکەم هیچ کەسێک بۆ نییە ڕیفراندۆم هەڵبوشێنێتەوە چونکە ئەوە ئیرادێکی خەڵکی کوردستانە 3 میلیۆن خەڵکی کوردستان دەنگی پێداوە و هەر کەسێک بەم کارە هەستێ هەر کەسێک بیکات وەکو شتێکی نیشتیمانی لەسەرشانی حسابەکرێ و مێژوو تۆمارێکە لەسەری و هیچ کەسێک بۆ نییە بە ناوی میلەتەوە بە ناوی 3 میلیۆن خەڵکەوە قسە بکات ئەوە خەڵکی کوردستانە کە بوان هەیە لە ڕیفراندۆمێکدا عفومکەی بابچینەوە سەرەوەی کە ئێمە لەم قۆناغەیە کە ئێستا ئێمە بارمان لارە چی بکەین و ئەمە قسەیەکی معقولە ئەکرێ ئیشکەین لەسەر ئەوەی کە پەرلەمانی خێنەوە ئیشکەین لەسەر ئەوەی کە بە خیتابێکی موحەد چینەوە بەغاوە ئێمە زۆر شتمان لە دەست داوە ناکرێ ئێمە بڵێن وەڵای ئێمە هەموو شتانی کە لە دەستمان داوە بە شەو ڕۆژەگەی هینەوە ئەوە بەڵام ئەگەر هێزێکی سیاسی لە بەغا ینی مەبەسم لە هێزە کوردەکانە ئەگەر بە جیاوازەوەکانی کە تەسەڕفکە هەر هێزێک بێت چ پارتی دیموکراتی کوردستان بێت چ یەکێتی نیشتیمانی کوردستان چ برادرانی گۆڕانیان کۆمەڵیان یەکگرتو ئەگەر هەرێکە بە ئاوازێک بخوێنێ ئێمە لە بەغاش هیچمان بەدەستنایانی بەدەستی بەتاڵ لێگەڕێنەوە بۆیە وەکەوەی چۆن دوێنێ پێرە لە بەرامبەر ئەوەی کە سزادانی پەرلەمانتارانی کورد لە بەغا کرایە مەسەلەیەک و خەڵکی کوردستان بێکەوە لێ هاتنە دەرەوەیانەوە تا خەڵکی کوردستان بەگشتی لە پرۆسی سیاسی لە عێراق بێنە دەرەوە پاشەکشە بکەن یانەوە تاوەکەوەی کە ئەمریکیەکان و ئەوروپیەکان پشتیوانیەکەن و پشتیوانیەکەن کە لە حکوومەتی هەرێم دانیشتن کا و بە دانووسان کێشەکانی لەگەڵ بەغدایەک لای بکاتەوە شتێکی خراپ نییە من پێم وایە کە ئەگەر بەغا پابند بێ بە دەستوری عێراقەوە هیچ کێشێکمان لەگەڵ دەوڵەتی ناوەند نابێ وە عفومکەی کاتی خۆشی کە کورد بە مفاوەزات رازی بۆ یان بە حکمی ذاتی رازی بۆ بەغا بە ڕازینە بۆ حکمی ذاتی باتێ بە فیدراڵی رازینەوە و ئێستاش بە دەوڵەتی رازی نابن بێگومانەوان دید و بۆچوونی خوان ئەوە هەیە گرنگەوەی کورد دوای دێمەلای جەنابەت بەڕێز کاکی وە گوێ لە بۆچوونی باشێک لەو بەڕێزانەش بوو و ئێستا قسەکەوەیە کە چارەنووسی هەرێمی کوردستان بەرەو کوێڕوە هەندێک پیان وایە بۆ دەربازبوون لەو قەیرانە و بۆ دەربازبوون لەو پاشەکشە و شکستێک کە هاتووە پێویستە پەرلەمان یەک بخرێتەوە پەرلەمان ئەکتیڤ بکرێتەوە پێویستە هەڵبژاردننی داهاتوو بەڕێوە بچێ پێویستە گفتوگۆ لەگەڵ عێراقا بە شێوەیەکی باش و بە یەکگرتووی بەڕێوە بچێ و پێویستە هێزە سیاسیەکان گوتارێکی یەکگرتوویان هەبێ و پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان جەخت لەسەر مەسلەی عەدالەت و مەسلەی شەفافی و مەسلەی بودجە و قوتی خەڵک بکاتەوە پێ دوایە ئەمانە چەنە هۆکاری فاکتەری ناوخۆیین ئەوەی کە زۆرتر پێوەستە بۆ یەکەوەی عێراقە وەڵام ناداتەوە ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوودا شایەدیەوەین کە بەڕێز نێچیروان بارزانی
چەندین مەسجی بۆ حکوومەتی عێراقی نردووە کە مەسجی متەواضع و بەرپرسیارانە و هەندێک پێڵەن تەنازولی زۆریشی تایە بەڵام حکوومەتی عێراقی تا ئێستا نهاتۆتە سەرخەت. پێ وایە چارەنووسی ئێمە و بەغدا بەم حاڵەوە چی لێ دەیانی بشم بورە ئەگەرێکیش ینی هەندێک لە چاودێران هەندێک تەنها لە سیاسیەکانیش ئەگەرێکی دووەمیش تەرەحەکەنە لەنگە حکوومەتی عێراقی بەو هەموو مەسجانەی ئێمە کە پڕە لە تۆلەرانس و لێبوردەیی و ئەوەی کە ناوێنن تەنازول هەیە نیکە بۆ نمونە ڕەنگە بە تەواوی لە پرۆسەی سیاسی لە عێراق بکشێنەوە و ڕەنگە شەڕێکی نەخوازراوی لە کەرکووک و ناوچە جێناوەکان بەرپابێ. بەڵێ کاک ئەوەی کە وترا قسەی باش کران بەشێکی من لەگەڵی دام بەشێکی لەگەڵی دانیمەوە شتێکی سروشتە بەس بۆ ئێستا کە چی بکەین منیش لەگەڵ ئەوەدام کە پەرلەمان بە یەکدەنجی بە هەموو ڕەنجێکەوە بەرنمەیەکی جوان و ڕێکوپێکدا بنێت بۆ ئایندە بتوانین چی بکەین و تەنانەت ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان ئامادەی هەڵبژاردننی پێشوەختەشین بۆ ئەوەی کە هەڵبژاردن بکرێتەوە ئەنجا ئەحزابی ترکێ ئامادەیەکی ئامادە نییە من ئەمە نازم بەس ئێمە وەکو پارتی ئامادەی ئەوەشین بۆ وتوێژی داهاتوو لەگەڵ حکوومەتی عێراق ئێمە پێمان باشە حکوومەتی هەرێمی کوردستان ئەرکە هەڵبستێ حکوومەتەکەش بەشێکی زۆر لەوە حیزبانەی تێدایە و دەشکرێ بۆ زۆر شت بگەڕێتەوە بۆ پەرلەمان یعنی حکوومەت بگەڕێتەوە پەرلەمان لە پەرلەمان بە ئامادەبوونی پەرلەمانیان سەرۆکی فراکسیۆنەکان و ئەنجامی وتوێژەکان و دانوستانەکان لەگەڵ حکوومەتی عێراقی باز بکرێت و گوێ لە ڕێی پەرلەمانیش بگرێت و ئەمزان ئەوان ڕەیان چۆنە ئێمە بۆ ئەوەش پێم وایە ئەوەش کارێکی باشە بێت بەڵام یەک شت هەیە کاکە زۆر گرنگە ئێمە ناحەزەکانی خۆمان دژمنەکانی خۆمان لەبیر بچێتەوە پێمان وایە ئەوەی کە ڕووی داوە تەنها هەموو شتێک خەڵکی کوردستانیان حیزبە سیاسیەکانیان پارتی وێچێتی لی مەسئول و خەڵکی تری وەکو بەردەکی بانان بۆی دەردەچێت کاکە ئەمە زۆر خراپە لێکدانێکی زۆر خراپە یعنی ئێمە هەموو شتێک دەهێنینە سەر خۆمان عراق بە دەردەکەین لەوەی کە پاشگەز بۆتەوە لە تەوافقی سیاسی پاشگەز یعنی عراق بودجە و موچەی خەڵکی کوردستانی داوە عراق لە هەموو ئەو شتانەی لە دەستوردا کراون وەکو خۆی جێبەجێی دەکە ئەوان بە ئاشکرا پێت دەڵێن هەرێمی کوردستان نەما یعنی لە مستەوای بەرز لەو دو سێ ڕۆژی ڕابردوو ئەنجومەنی وەزیران تعمیمێکی دەرکردووە بۆ وەزارەتی دەرەوە ڕۆیشتووە دەڵێن لەمەولا داوای مۆڵەتی فەرمانبەرەکانتان بە ناوی هەرێمی کوردستانەوە مەکەن بەس بۆ محافەزەکان یعنی منووسن فلان فەرمانبەرمان دەچێتەوە بۆ سلێمانی بۆ هەرێمی کوردستان دەبڵان دەچێتەوە سلێمانی بچێتەوە هەولێر دەچێتەوە دهۆک یعنی ئەوان تەعاملی هەرێم خەریکن لەگەڵ ئێمە نەکەن ئەو کیانەی هەمانە لە جێهاڕەشەدا نەکرێ هەر خەریکی خۆمان بین وەکو کاڵک خۆمان بخۆینەوە لەناو خۆماندا ئاگامان لە بەرامبەرەکەمان نەبێ ئەدی باشە خۆ پێش ئەوەی ئۆپۆزیسیۆن دروست بێ ڕێزمێ بۆ کاک سەلیم زۆر شخصەتێکی معقولە لە دوورەوە ڕێزی دەگرم بەس هەتاکو ئۆپۆزیسیۆن بەو ڕۆحیەتە توندە دروست نەبوو لە ساڵی 2011 باشە خۆ هەرێمی کوردستان لە ڕووی دارای ئەوانە گرفتی نەبوو دواتر خۆتان دەزان وەزی کوردستان چی لێ هات ئاڵۆزێک دروست بوو نەبوونی متمانە ڕوویدا کە ڕوویدا جێگەی خۆی نەگرتەوە پاشان هاتە ناو پەرلەمان یعنی مەبەستم ڕۆحی ئۆپۆزیسیۆن هاتە ناو پەرلەمان بە شێوەیەک وای کرد لە تەپڵ لێدان و فیکە لێدان یعنی لە ئەوەی کە دەرچ و ئەوەی کە ڕێسا و یاسای پەرلەمانی هەیە پاشان هەرێمی کوردستان بەو دەردەگەیشت کە متمانە لە دەستدا لە هەموو شوێنەکان حزب هەیە لە ناو حکوومەتدا وەزارەتی هەیە بە گیانی ئۆپۆزیسیۆنی قسە دەکات قەیناکە ئیش بکات لە ناو حکوومەتەکەی خۆی لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لە پەرلەمان بەڵام لە ڕاگەیاندنیش بەو ڕەحێتە ئیش دەکات ئەمە هەموو وای کرد کە بێ متمانەی دروست بێ ئێمە چۆن دەڵێ زۆران دەڵێن بۆ کەمان ئێمە باشترە بە هەموو بە خۆمان دەرچینەوە بە غەڵەتەکانی خۆمان ئێمە ژوکو پارتی یەکێتیش ئەحزابی تریش هەموو هەرێکە لەبەر خۆمانەوە کۆمەڵێک ئەغڵات و شتمان هەبووە کە بەشێکی ڕەنگە پەیوەندی بە ڕقبەرقەوە هەبوو بێ ئەوەی زەرەت دەکا میلەتەکەیە وەرن با بە هەمومان بەرنامەیەکی ڕێک و پێک و تۆکمەدا بنین لە ئایندەدا حکومڕانی وڵاتەکە چۆن بکرێت حکومڕانی وڵاتەکەمان چۆن بکرێت باشە کاکیوە نەخشەی داگیرکەران
و ئەوانەی کاکیوا بمبورە ئێخۆ کاک سەلیم کۆی ژواڵێ ئەڵێ ینی بۆ نمونە بابین نەخشەیەک دانێن بەیەکەوە خۆ قسەکە ڕوو کاکیوا قسەکە کاک سەلیم وەکشاندا کە هەموو ئەو مۆزعە ئەوەیە کە حکوومەتی ئێمە نەیانتوانیوە حکومڕانێکی باش بکەن بەڵام دەبێت ئەوە بزانین کە پێش ڕفراندۆمیش من ئەو شایدێ دەمگوێم لێ و دڵنیام لەوەی بەشێک لە ئێوە گوێتان لێ بوو جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان کاک مەسعود بارزانی لە کاتی هەڵمەتی بانگەشە بۆ ڕیفراندۆم وتی تەوافقی سیاسی لە عێراقدا نەماوە ئەوان لێمان پەشیمان بوونەتەوە و دەیانەوێت بمانگەڕێنەوە بۆ هێڵی 36 و باسی دیبەگەیکی وتی دەمانهێن دەیانەوێت بمانهێنەوە بۆ دیبەگە مەبەستم پێش ئەنجامدانی ڕفراندۆم باشە کاکیوە ئەگەر بارزانی ئەم پێشبینیانەی بۆ ڕووداوەکانە کرد و ئەیزانی کە حکوومەتی عێراقی نێتی خراپە بۆچی گوێ لە هاوپەیمانەکانی وەک وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بەریتانیا فەڕەنسا نەگرت کە ڕیفراندۆم دابخەن بۆی کە ئەو مەترسیە لەسەر کورد لانی کەم تا ساڵێک بڕێتەوە یا لانی کەم بتوانین دەرفەت لەو هاوپەیمانێتی ئەو دۆستایەتی لەگەڵ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا وەرگرت ئەوان خۆ بە مطلقی بە ئێمەیان نەوتوان نابێ بیکەن و توانە پێمان باش نییە بکرێت ئەجا هیچ وڵاتێک کردن ئەنجامی نەدا هیچ شتێکی نەدا نەکرد ئەوان بەس داوت پێمان باش نییە بکرێت خۆ ئەوە نەبوو بەڵام ئێمە لەوە دەترساین کە ئەگەر ئەم ساڵ نەیکەن دوای عێراق هێندەی تریش بە قووەت دەبێت کە داعش نەبێ ئەو کاتێ ڕیفراندۆم هەر ئەنجام نادرێت اینجا باش ئەنجامدانی ڕیفراندۆمەکە بەرهەمێکی هەیە ئەمڕۆ ناسبەی خۆڕۆژێک هەردێ ئەو نەتیجەیە هەر هەیە ئەی بۆ بەگژمان دەچونەوە ئەدی بۆ ئێستاش هەموو پێ لەسەرەوەدا دەگرن دەبێ لغا بکرێت ئەگەر ڕیفراندۆم گرنگ نییە ئەگەر شتێکی چارەنووساز و مەسیری نییە بۆ گەلی کوردستان بۆ ئەوەندە پێی لەسەردا دەگرن ئێمە هەدەفی خۆمان تا ڕادەیەکی باش لە ئەنجامدانی ڕیفراندۆم بە تایبەتی ئەو شوێنانەی کە کێشیان لەسەر بوو تحقیق کرد کاکە ئەمە ماوەتەوە دەمێنێتەوە سڕکردنی ڕیفراندۆم یا ڕێزگرتن بۆ بابەتی دادگای دەستوری بە مانای ئڵغاکردنەوە نایێت بەڵام ئەمڕۆ ناسبێ ڕۆژێک هەردێ ئەمە ئەم بابەتە دەزوڵێندرێت ئیشی پێ دەکرێەوە ئەنجامیشی دەبێت و ڕەنگیشە ئەو جیلە سیاسەی کە لە ئایندەدا لە کوردستان دێتە سەرحکم یا لە عێراقیش دێتە سەرحکم زۆر ئاساییتر بتوانن ئەم مەلەفە بجوڵێنن و ئەنجامی تەفاوز و لێکتێگەیشتن بتوانن ئەموو لە ئەم بابەت چارەسەر بکەن لێم گوێ لە قسەکانی کاکیوا بوو یعنی ئێوە چ لە سەردەمی ئۆپۆزیسیۆن بارودۆخی هەرێمی کوردستانتان خراپ کرد و ڕەوشەکەتان بەرەو ناسەقامگیری کرد دیارەکەمە بەس گۆڕان و یەکگرتووی ئیسلامی هاوپەیمانتانە و لە ئێستاژ ئێوەتانەوێت وەک بەرزەکی بانان ئەوە مستەڵحی کاکیوای وەک بەرزەکی بانان بۆی دەرچن بەرپرسیارەتی نەخەنە سەر شانی خۆتان کە لە کاتێکا ئێوە ئۆپۆزیسیۆن بوون سەبەبی تێکدان یا بەشێ لە قەیرانەکانی هەرێمی کوردستان بوون و بەرپرسیارەتی ناخەنە سەر شانی خۆتان هەرتانەوێت لە ئیمتیازەکانە بەشدار بن و ئەمیشەش ڕەخناگرن یانی ئەوەی کە وتی پێیەکتان لەناو دەوڵەتە پێیەکتان لەناو ئۆپۆزیسیۆن بوونە و لە ئێستا کە ڕیفراندۆم سەر نەکەوتۆ ئێوەتانێ بەرپرسیارەتەکەی بخەنە سەر شانی یەکێتی و پارتی بە پلەی یەکەم و داخستنی پەرلەمان و وەگە سەرکەوتوش بە خۆتانە کرد بە شەریکە باش ئەمە بێگومان هەر بۆ ئێوە ڕاز نییە بێگومان یەکێتی ئەم تێڕوانەی بەرامبەر بە گۆڕانیش هەیە و پارتی بەرامبەر بە گۆڕان هەیەی قسەکە ئەوەیە ئەم بۆ چوونانە تا چەند ڕاستە بۆچی ئێوەش بەشێک لە تەحمل و بەرپرسیارەتی قەیران و کێشە و قۆناقی دوای ڕیفراندۆم ناخەنە سەر شانی خۆتان بە تاکید ئێمە ئێستاش یەکێتی پارتی شەش پارتێزەکەی 2013 و 2012 بێنە پێشەی ساکسازی لەسەر بکەن تووشی ئەو حالەتانە نەدەبووین و ئەو ئۆپۆزیسیۆنە بەهێزەی دروست بوو هی کۆمەڵ و گۆڕان نەبوو ئەو خەڵکە بوو کە هەموو ئەو خەڵکانش بۆ خۆت دەزانی کە پشتیوانێکی تەواوی ئەو هێزانیان دەکرد کە دەنجی زیاتر دێنا بۆ ئەوەی کە بە فیعلی خەڵک مەسڵوب بوو وانژە ساک دەزانن بۆی هەرێمی کوردستان ئێمە لەوە پەشیمان بووین ئێستاش لێ پەشیمان نین کە دەبێت ساکسازی بکە و ئەگەر نەشی کە ئەوا دەبێت لیستی موچە لیستی هێز لیستی نازانچی تەسلیمی بەغدا بکرێ بڵێن وەرە بۆمان کاکە ئەمە چۆن دەبێت شتیوات و هێزێکی دوای من ئەوە بە کاکیوای دەڕێت زۆر ڕێز و تەقدیرم یعنی ئێمە لەم هەرێمی کوردستانە نیشتمان نەقستان بوو یەکەم ناو دووەم پارە بە ناوی یێرەوە نەبوو هەموو شتێکی سەربەخۆییمان هەبوو لەسەر ئەفری نێودەوڵەت وەفد دەهات وەفد دەڕۆی دارە دەڕۆی جێژ دەهات چەکیان دەداینێ ئەو چەکانی کە مەمنوع بوو نێودەوڵەتی بدرێتە هەر هیچ هێزێک دیگە لە هێزی دەوڵەتی نەبێت ئەوە دراوەتە هەرێمی کوردستان ئێمە دەبێت تەقدیری ئەوانە بکەین مادام لە سەرناو پارە
او جوانا ما نقصان بو او جوانا الصبر ما مدة مرحله ما تقدر فرا بس كاتي اول دراسه نكرا واجا دراسه بكرا اريدي كينيان ميكين رزري تندر خانداز تندر بالتاكيد هم تحملي مسؤوليته كده كرا بس كاتي اما زانيمان موعد داندرا كاتي اما زانيمان وتيان بيشتين زينو سواء ده بكره ودسري ودولتان ما لقلو شي دولت ما لقلا كأمانة إستوانا بس كمان أوي كاتيوا بافتا همو دولتان همو أو نران شاطوت نكني ما UN وأمريكا وأنا ده عندك كافي إما دشي أوي دشي هو خطارد وهالناس يعني يعني ما كمان باجني لقليني ودشين وكيستواني وختابي نيو دولتي مجلسي أمن تنسكويك همو دسروبون كافي إما يسباتي خشي عرق دفاريزي يعني أوي كأما ناماني هريم كل سنة زيادة أتلامو كأما حالي نبي بدوا بإساء أو وطن مثل العراق هار أمدما وفدي عمار حشين هاد بيس أندام برلماني يقربوا إما همولا أنا كان لقريب سنهبجي تنوي قواران نبو جور دعوان كل مشروع الشيان فيبو كاك إما غلطين كاك الشيعات غلطة والله احتكاري صور تمان كله ورن باستاشكي ورن إما آمادين تشيواني كان ليكين همو لانا سياسي كان تشيواني كان ليكين بو تاكسازي لبرلمان ولا حكومة لذاني استجاب درا لهريم كل كم كاك إما باس يوم على قرمت كان بس يوم على قصد كنيمة لدهاتي دبين الزيرانية يعني إما براسي دعوة سر بخويلة استابوينا دجمنية باشا كاك سليم كوي باشا كاك سليم كوي بام برسياري لزنابت كم أي باشا أوا كأيوا تنزاني ولاتي كتوكاني أمريكا ويشتي أوروبا دژن و خۆفڕۆکاڵ ناسێن بۆ پشتیوانی و وتان کاکە ئێمە لەمە دواوەی کە مەبەست دیارە بەڕێز بارزانیە کە ئێمە لەمە دوا دوو دراوسێ بین ئەوە بڕاوەتەوە کە ڕیفراندۆمەکەین باشە ئێوە بۆچی چوون پشتیوانیتان لە دەنگدان کرد لە دوایین شەوەکانی ڕیفراندۆمە بەڕێز مەکتەبی سیاسی ڕایگەیاند کەوان پشتیوانی دژنین لە ڕیفراندۆم و ناوی خواتان لێنا و بەڕێز جەنابی مامۆستا عەلی باپیرش تۆ سەسندوقەکانی دەنگدا أوصل أجر تمشي بيانكي كومال إسلامي كي وتوما نكاك خير والشر بو إيوه خير كشبرنا والشر كشتي وتحمل نفسيته كيدا كان بلا ككاتك شيء بيت بردليمين يعني أرك كل خش هذي بكردستان أساس دايرين وليش تشيماني كأسر بخوي تاندويان أو تاندوي ده ينسر بخوي ما يعني لو منطقة ولا منطقة وتيمان درجة وزجاج بزاري حبل معنا كد ولا قريد أبوي وأوي كده بترقم يعني يسا هي لا ما مثلا وهي لا كوك فقط يسمى الشهيد بوا شر بوا خالد شهيد بوا يسا ده شو خيانة كاره يعني أما شو تعريفي أولك يعني هو خبر الشهيد بوا يعني يسمى التصفية زور بوا داوا بو أوي كهريم كردستان سر بخوه برا كتب دجمني خوبا الناس يعني جاتي جواتي شيء في ناس بو أوي أمان لإما أمين من سر بخوه كبو خومان دوستاتي وان جدا باريس أم نخمية لقاو نخمية كاكا محمود عشير كرو همو جزمني إيما هي كابرا قد جزمن بيه باش بس حاولي جزمن داري خوي جدا يعني باش هو جزمني بزاني باش كاك العراقي كان تاجينا دوست ما بقول لك ما لسن قربون صراع السياسي ما هي برواية يعني إذا صلاة إخوان فراوان كان همو يوايا باشا شو بتوانين الرجلية باشا كاك سليم كتير هو فرداس صار لقيت صراع يعني صراع يعني ستية هذول الأسبوعين صراعي بصلاته تخلص من الصلاة أي بتكتاف ناكل يعني أمانة إنه ناكل بدوز من كارانا وتصيفتي باشا دوای دێ مۆلای جەنابێت کاک بەختیار گوێ لە بۆچوونی هەم بکارێکیوە هەم کاک سەلیم کۆیی بوو کە هەردووکیان بەشێک لە واقعەتی تایە و پێم وایە بەڵام ئەوەی ئەوەی واقعێت ئەوەیە کە بەشێکی زۆری بەرپرسیارەتەکە لە ئەستۆی پارتی دیموکراتی کوردستانە بە پلە یەکەم دوجاری جێشێتی نیشتیمانی کوردستان ئەوەی کە جەناب داخستنی پەرلەمان کارێکی خراپ بوو ئێستا کاکیوا لەسەر لە نوێ بەم حواڵە بکەین ئەوە بکەین ئەوش نێتێکی باشە پرسیارەکەی منەوەیە کە هەندێک لە میدیاکانی خۆراوای باسییان لەوە کردووە کە ئەمریکا فشاری زۆری لەسەر حکوومەتی عێراقدانەوە بووی کە بەو دانووسانانە ڕازی بێ کە هەرێم داوایەکە پێ دوایە بە دانووسانیش ئێمە بتوانین جاریشکە لەگە حکوومەتی عێراقی پێک بێنەوە وە لە ئایندەیە کێشە و ئاریشەمان نەبێ و بتوانین یانیلانی کەم ئەو ناوچانی کە لە دەستمانداوە لە چ ڕێگایەکەوە بتوانین بەدەستی بێنینەوە و بێگومان ئێوە ژۆکە حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان بەرپرسن لەو نەتیجەی کە بۆ نمونە جەنابی کاکە محەممەد حاجی مەحموود لە چەندین دانووسان ئەوانەیە بەقەدەر کاک مەسعود و بەقەدەر یەکێتی نیشتیمانی کوردستان سوور بوون لەسەر مەسەلەی ڕیفراندۆم و سەربەخۆیی وەکو خۆش دەڵێ کەمپینتان بۆ کرد دیارە
لە دوای پرۆسی ڕیفراندۆم و 16 ئۆکتۆبر ئەو دەرەنجامە سیاسی کە لە هەرێمی کوردستانە هاتە ئاراوە ئەتوانم بڵێم هەرێمی کوردستان زۆر لۆژیکیانە لەگەڵ بارودۆخات تەعاملی کرد یەکێک لەو کارتە گرنگانی کە هەرێمی کوردستان بە بەردەوامی جەختی لەسەرکاتەوە داواکاری دانووساندا من پێم وایە عێراق لەم بارودۆخە عێراق دەوڵەتێکی هەڵوەشاوەیە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سەربازیەوە حتا لە ڕووی کۆمەڵاتیەوە عێراق دەوڵەتێکی هەڵوەشاوەیە من پێم وایە دەرەنجامەکانی دانووسانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەم حکومەتی عێراقا بێسوود دەبێ بێهودا بێ لەبەرەوەی عێراق مەماتەڵە بە وەز ئەو بارودۆخە سیاسیەکەەوە کات ئەوێ تاڵبژانی ئایندا عێراق و هەرێمی کوردستان لەسەر ئەم ئاستی ئێستا بە بەردەوام بێ بارودۆخەکە بەم شێوازە بێ بۆیە من پێم وایە کول لەم هەلو مەرجە کارتی فشاری زۆر گەورەی بەدەستەوە یەکێک لەو پرۆژێک لەو کارتانەی کە من پێم وایە کە هەرێمی کوردستان پێویستە ئیشی لەسەرکە بەشداری نەکردن لە پرۆسی سیاسی ئایندەی عێراق چونکە من پێم وایە کاتێکی بەهێزە بۆ گەڕانەوەی و ناوچانەی کە ئێستا لە ڕووی هێز و سەربازیەوە لەلایەن عێراقەوە بڵم کۆنتترۆل کراوەتەوە ئەتوانی هەرێمی کوردستان لە ڕێی بەشداری نەکردن لە پرۆسی هەڵبژاردننی ئایندەی عێراق ئەو خاکەی کە خاکی هەرێمی کوردستان و خەڵک لە چوارچێی پرۆسی ڕیفراندۆمە دەنگی بووە ئەتوانێت بە شێو لە شێوەکان لە ئایندەکەی لەسەرکەوت لە دوای مانگی پێنج بیان لەسەر هەرێمی کوردستان بە بەردەوامی ئێستا عێراق لە زێر هەڕەشایە لە یەکێک لەو گرفتیانەی کە ئابادی لە ئایندەیە تووشێ بێتەوە تێکچوونی ماڵی شیعە لە ناو خۆیانەکە ئەتوانم بڵم کاتێکی زۆر گرنگە هەرێمی کوردستان ئیسیفادە لەو هەڵوەشاوی شیعەکان کە لە نێوان یەکتریە بۆ ئەتوانێت هەرێمی کوردستان و کاتێش بەکاربێنێ لە ئایندای ئیشی لەسەرکات هەڵوەشانەوەی حەجی شعبیەکێکە لە گرفتەکانی کەی بەردەمی حکومەتی عیبادی کە ئێستا ئاماژەیەکی زۆر لەلایەن دەوڵەتانی هاوپەیمانی و هەتا لەلایەن سونەکان لەلایەن بەشە لە شیعەکانی شۆپیان وایە حەجی شعبیە بێ هەڵوەشێتەوە لەبەرەوەی شێواز و ڕەفتار و کردداری وەک میلیشایەتە بەرچاو لەگەڵ هاوگەشە سیاسەکانە ناگونجێ لەگەڵ ئەو بەرنامە و پرۆژەی کە ئەمریکا و هاوپەیمانەکانی داناوە ناگونجێت بۆیە من پێم وایە ئەمانە زۆر کاتی گرنگن کە ئەتوانێت هەرێمی کوردستان ئیسیفادەی لەسەرکات بە بەردەوامی هەرێمی کوردستان بە قەناعەتم کێشەیەکیە ئەو پەیامانەی کە بە بەردەوامی جەختی لەسەرگەر وازایان ناگات یەکێک لەو گرفتانەی کە هەرێمی کوردستان من پێم وایە لە ڕووی کات و لە ڕووی فشارەوە کە زەرەی لە کردووە بە بەردەوامی باسکردنە دانووسان هەرچەند من پێشم وایە هەرێمی کوردستان باشە زان دانووسان لەگەڵ حکومەتی ئایندەی ئەم حکومەتی عێراق لە ئایندەدا گرفتی زیاتری بۆ دروستەکە لەبەر عێراقم ناچێت ژێرباری و داواکارانی کە هەرێمی کوردستان هەیەی یا لە ڕووی دابینکردنی موچەوە ئەو موشە خۆرانی کە هەرێمی کوردستان لە چوارچەوەی سیستەمی بامەتریا داینی کردووە عێراق لە ڕووی ئابووریەوە ئەتوانم بڵێم یەکێکە لەو وڵاتانەی کە هەڵوەشاوە زیاتر لە 130 میلیارد دلار قەرزارە کامە من پێم وایە ئەگەر هەرێمی کوردستان لە ئایندەشە لە چوارچێوەی عێراق بتوانێت ڕێککەوتن نامەساسکار بێ بەشێک لەو قەرزانەی کە لەسەر شانی عێراق بێوی هەرێمی کوردستانی ئیسفادەیەکی لێ کرد بێت بێ بەشێک لەو قەرزانە باتەوە ئێمە وەکو حیزبی سۆسیالیست بە فعلی بەڵێ کەمپینمان بۆ پرۆسی ڕیفراندۆمان کردووە بە بەردەوامیش پێمان وایە بۆ پرۆسەکە پرۆسەیەکی گشتگیرە بێ کورد یەکەم جارە بۆ شێوە گژگیریە وەکو پێشیش ئاماژەم بووە کە لە چوارچێی هەرێمی کوردستانە بتوان بە گوتاری داوای سربەخۆی گەنداوای گەڕای ئەو ناوچانەی کە پێشمەرگە بخوێن لە چوارچێوەی شەڕی داعشە ئازادی کردووە پارێزگاری لێ بکە من پێم وایە ئەمانەمی خاڵی زۆر بۆ چرخانەکاتەوە حکومەتی هەرێمی کوردستان جەختی لەسەرکاتە لەمان کاریژە وەکو پێشیش برادران من هاوڕام لەگەڵیانەکە کاراکردنەوەی پەرلەمان هەچەند پەرلەمان ماوەی بەسەرچوە بەڵام ئەمە مەژمانگەی ماتوانی ئیسفادە لە کاتکەین ئیسفادە لەو گرفتانەکەین کە ئێمە هەمانە لە پرۆسی سیاسی لایەنەکان زیاتر لە چوارچێوەی یەکگوتاریدا لە چوارچێوەی یەخستنی پرۆژەکانیان لە چوارچێوەی باشە پاکێجەکان توان لە ئایندەدا باشە گرنگی زیاتر بیسەرانی خۆشەویست ئەوەی کە گوێتان لێبێ بەرنامەی پارادۆکسە من ئەنوەر حسێنم کە هەموو ڕۆژانی یەکشەممە ئەم بەرنامێتان پێشکەشەکەم و لە تەورەکانی پێشومانە بۆ چوونی هێزە سیاسیەکانی ڕۆژئاوا و ڕۆژهەڵات باکووری کوردستانمان وەرگرتە بوو سەبارەت بە قۆناغی دوای ڕیفراندۆم و قۆناغی دوای 16 ئۆکتۆبەر لە هەرێمی کوردستان تێڕوانی ئەوان ئەو ئەم ڕۆژکە گوێتان لێبێ بریتە لە تێڕوانین و بۆ چوونی هێزە سیاسیەکانی باشووری کوردستان کە لە بەشی یەکەمی ئەم بەرنامەیەدا میوانەکانم بریتی بوون لە بەڕێز بەختیار کەریم وتەبێژی حیزبی سۆسیالیست و ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی سۆسیالیستی دیموکراتی کوردستان بەڕێز هیوا ئەحمەد ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان بەڕێز سەلیم کۆی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی بەختیار مستەفا ئەندامی سەرکردایەتی حیزبی زەحمەتچانی کوردستان بۆ دوایین بۆ چوونەکانی ئێوە ئەگەر بێمەوە لای جەنابەت کاک بەختیار کەمتر لە چەند چرکەیەک پێم بڵێ کە ئێستا ئالتەرناتیڤ چییە و هەرێمی کوردستان پێویستە چی بکە بۆ دەرچوون لەو قەیران و کێشەواریشانی کە هەیە وڵا ئەگەر یارمەتیم بێ حکومەتی ئێمە هەتا سەرسقان کەمتەرخەم بووە بەڵام کێشەی بەغاونە تورکیاوی نە ئەوروپیەکان و ئەمریکیەکانەوە نەوەکە ئێمە گەندەڵین و نازانم ئەو شتانەمان هەبوو ئەوانە پرۆژەیەکە بوو لە مەنتیقەکەەوە هێزە سەرمایه‌دارەکانی جیهان بەپێی بەرژەوەندە جۆرا جۆرەکانیان پێچێ قەزەی ڕیفراندۆم و قەزەی کورد و هەتا تەنانەت با بڵێن ئێمە وەکو کورد کە پشتیوانیمان لێ نەکە لەوانێ
ئاڵوگۆڕێکی ئەومان پێکرا لە بەرامبەر قەتەر فرۆشتوێتیانینەوە و کێشە ئیقلیمیەکان و هەموومان نەزانین دەستێوەردانەوە سعد حەریری و وەزعەکان پێم وایە ڕێفراندۆم بکرایان نەکرا هەر ڕووی دەدا هیچ کوردێک نەبوو پێش ڕێفراندۆم کەناڵێکی ڕاگەاندن بێت بڵێ لەوەی ناوچانەی کە خەڵکی کوردستان بە خوێن گرتوێتی بکشێنەوەیان نەکشێنەوە ئەنود نەکشێنەوە بێگومانم ئەوەش بۆ خۆی ڕێفراندۆمێک بوو بەغاژەوی دەی فەرمونیەوە بچنەوە بۆ شوێنەکانی 2023 تا نەگەر ڕێفراندۆم نەکردیان نەکردی زۆر سپاس کاتەکەمان کاک هیوا ئەگە جەنابیشت دوایین لە چەند لەحزەیەکە دوایین بۆ چوونی خۆتم پێ بڵێ ئالتەرناتیڤ و چارەسەرەکان و داهاتووی هەرێمی کوردستان چی بێت چی بکا باش من پێم باشە لەمەولا بە مەلەفێکی تازەوە بچی لە مەیدان و تەجروبە لەو وەزعانە وەربگرین کە بەسەرماندا هەیە تەجروبە سلبیەکەش و ئیجابیەکەش یعنی بە هەردوو لە چکە هەر تەنها تەجروبەی سلبیمان نییە تەجروبەی ئیجابیشمان هەیە ئەویش ئەوەیە کە لە حاڵەتی ئاوهادا توانیمان پەرلەمان کارا بکەینەوە و کاراکردنەوەی پەرلەمان چەند ئیستفادەی هەبوو لە ڕووی سیاسی جگە لەوەش ئەو مقاومەتەی پێشمەرگە کردی لە پردێ لە سەحێرە لە مەحمودیە لە زمار جێگەی ڕێز و تەقدیرە نابێت بیرمان چێ لەگەڵ مقاومەتەش کە زۆر سپاس کاکیوە کاتەکەمان تەواو بوو زۆر سپاس بەرز کاک سەلیم کۆی دوایین بۆ چوونی ئێوە دوایین ئەڵتەرناتیڤی ئێوە بۆ قەیرانانە چییە؟ وەڵا کاکە نۆرەم پێم وایە ئەوەی کە دەگوترێ یعنی لە پێشات و لە ڕابردوو پێم وایە ئەوە هیچ فایدەیەک بۆ میلەتە نادات تەنها ئەوەیە پێویستی بە یەک بڕیاری پارتی دیموکراتی کوردستان بە عەمەلی ئەو پەرلەمانە بە سەرۆکی ئەو کارا بێ و لە هەموو حیزبەکان بە تایبەتیش گەشتێتی پارتی دەستی پەرلەمان کراوە بێ بۆ چاکسازی بۆ ئەوەی بتوانن لە خۆیانەوە دەست پێ بکەن بۆ هەموو حیزبەکان ئەگەر ئەم چاکسازی بکرێ هەرێمی کوردستان دەبوجێتەوە هەناسەیەکی باز دەدات دەتوانین پێگەی خۆمان بەهێز بکەین لێرە و قسەشمان بەهێز دەبێت ئەوەندە داوا لە حکومەتی عێراقی نەکەین ئەوەکەی کەش فراکسیۆنەکان هەموو بستنەوەیە یەک دەنگ بن بۆ داواکردن لەو مافانەی کورد کە لە دەستورێت زۆر سپاس بەرز کاک سەلیم زۆر سپاس کاک بەختیار ئەوەی ئێرش بەڕاستی دڵی خەڵک خۆشکە هەموو ئەو تەجاوزاتانە و زیادە ڕۆی لە هێز و لە دەسەڵات و لە پارە و لە ڤێلا و لە کەسەکان ئەوە بە پەرلەمان چارەسەر دەکرێت و بڕیاری پارتیەکێکوان دەستگیری نەکەن با یەکەم کەسیش لە ئێمە و لە حیزبی ئێمە دەست پێکەن هەرچی مخالەفاتمان هەبوو هەرچی زیادەڕێیمان هەبوو لە تاکسازی لە ئێمە دەست پێکەن بەس دوایی بەخۆشیان هەموو ئەوانە بکەن ئەگەر ئەوە ببێم پێم وایە ئەوە هەرێمی کوردستان دەبوجێتەوە باشە کاکیوا زۆر سپاس بۆ جەنابەت کاتی بەرنامەکەمان تەواو بوو زۆر سپاس کاک بەختیار ئەگەر جەنابیشە دوایین بۆ چوونی خۆتم پێ بڵێ من پێم وایە بێ لەسەر دوو ئازیشکارە سەر ئاستی ناوخۆیی کە ئەوش بریتە لە پێگاینانەوەی پەرلەمانی کوردستان کاراکردنەوەی دروستکردنی حکوومەتێکی بنکەفران کە سەر جەمێز و لایەنە سیاسیەکان لەخۆ بگرێت لەسەر ئاستی جەرەکی چاکنی پەیوەندیەکان لەگەڵ وڵاتانە لەگەڵ عێراقا لەگەڵ ئەمریکایە لەبەر ئێمە بتوانین ئەو ئاریشانی کە پێشتر دروست بۆ لەسەر ئێمە لە هەرێمی کوردستان ئازای گرفتەکانی هەرێمی کوردستان چییە بۆ من پێم لەسەر دواسا بێ هەرێمی کوردستان پرۆژەی هەبێ بەرنامەی تایبەتی خۆی هەبێ تاوتان لە ئایندەدا بتوانێت ئەو گرفتانەی کە پێشتر هەی بۆ لەگەڵ زۆر سپاس بۆ بیسەرانی رادیۆ گەلی کوردستان کە گوێبیستی بەرنامەی پارادۆکس بوون ئەمڕۆ سپاس بۆ میوانەکانم بەڕێز بەختیار کەریم ئەندامی مەکتەبی سیاسی و وەتەبێژی حزب و بەڕێز هیوا ئەحمەد ئەندامی سەکرایەتی پارتی دیموکراتی کوردستان بەڕێز سەلیم کۆی ئەندامی سەکرایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەڕێز بەختیار مستەفا ئەندامی سەکرایەتی حیزب زەحمەتچانی کوردستان لە بەرنامەی داهاتوو هەوڵ ئەدەم نوێنەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبی شیوعی کوردستان یەکگرتووی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و تەفگەری ئازادی و هێزەکانی تریش بێنمە بەرنامەکە وەکوی کە لە ڕابردوودا میوانەکانم لە هەموو هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵات و ڕۆژئاو باکووری کوردستان قسە بۆ چوونی خۆیان کرد لەسەر ڕیفراندۆم و قۆناغی دوای ڕیفراندۆم و هیوادارم لە داهاتوو ئەمە ببێتە سەرچاوەیەک یا کتێبێک یا زنجیرەیەک بۆی کە بتوانین خەڵکی لە داهاتووە تێڕوانین و بۆچوونی هێزە سیاسیەکانی هەر چوار پارچەی کوردستان سەبارەت بە قۆناغی ڕیفراندۆم پۆست ڕیفراندۆم قۆناغی دوای 16 ئۆکتۆبەر و بارودۆخی ناهەمواری بەداخەوە هەرێمی کوردستان و ئەو پاشەکشەیە کە لە بەرامبەر حکوومەتی عێراقی کردی و هیوادارم کە خەڵکی کوردستانیش لە داهاتووە هەمیشە شاد و سەربەرز بن و ژیانێکی خۆشگوزەران و ئاسوودە و ئارامیان بۆ بەوێ دەخوازم هیوادارم هێزە سیاسیەکانیش بۆ بەڕێزانی کە لێرە دانیشتون و ئەو بەڕێزانش کە گوێیان لێمان بوو و بە تایبەتی یەکێتی پارتی بەرپرسی
پرسیارانەتر دڵسۆزانەتر مامەڵەکەن لە پێناو بەدیێنانی مافەکانی خەڵک بۆی کە لە ڕابردوو ڕوویداوە بێتە ڕابردوو هیوادارم داهاتوویەکی باشمان بێ. سپاس بۆ گوێگرتتان، سپاس بۆ میوانەکانم، کاتیش خۆش.